بناوی خۆی بەخشندەی میهرەبان حەمد و سەنا و سوپاس و ستایشی بێپایان بخۆی پەروەردگاری جیهان درود و سەلام لەسەر پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل بەیت و هەموو یاران هەموو شوێن کەوتوانیان تا کۆتا زەمان. برایانی بەڕێز، لە زنجیرە باسەکانمان دەربارەی ئادابە شەرعیەکان ئەمڕۆ ئینشاءالله باسی ئادابی تربیەتی مناڵەکەی ئینشاءالله تعالى. دوێنێ باسی ئادابی دایک و باوکمان کرد، بە زەرورم زانی ئەمڕۆ باسی ئادابی پەروەردەکردنی مناڵ بکەین. بەڕاستی پەروەردەکردنی مناڵ ئەمانەتێکی زۆر گەورەیە، بەرپرسیارەتێکی مەزنە. خی پەروەردگار واجبی کردووە لەسەر دایبابان، باوکان و دایکان، و کردوێتێ گەورەترین هۆکار بۆ چاکبوونی کۆمەلگا و بەردەوامبوونی لەسەر ڕێگای ڕاست. خی پەروەردگارە فەرمێ ئەیها الذین آمنوا قوا ئەنفوسەکم و ئەهلیکم نارا. ئەو کەسانی کە باوەڕدارن خۆتان و ماڵ و مناڵتان لە ئاگری جەهەنم بپارێزن. رسول الله فەرمێ صلی الله عليه وسلم كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. هەمووتان شوانن و هەمووتانیش بەرپرسیارن دەرحەق ئەوەی کە لە ژێردەستانایە. چی پێویستە لەسەر باوکان و دایکان بەرامبەر بە مناڵەکانیان؟ یەکەم، پێویستە ئەو پەڕی دڵسۆز بن و هەست بە ئەمانەت بکەن، چونکە بەڕاستی مناڵ ئەمانەتێکی گەورەی خوای پەروەردگارە. ئینسان ئەبێ نیەتی پاک بێ کاتێ مناڵیە بێ، نیەتی تەواو پاک کاتۆ بۆ خوا کە پەروەردەی کە پەروەردەیەکی مسلمانانە. إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها. خوای پەروەردگار ئەمرتان پێکا، فەرمانتان پێکا کەوا ئەماناتەکان ئەو سپاردانەی کە پێتان سپێرراوە بیگەێننەوە شوێنی خۆی. دووهەم، پێویستە لەسەر هەموو ژنێک و هەموو پیاوێک کەسی باش هەڵبژێرن بۆ هاوسەرگیری، بۆ ئەوی بکەنە هاوسەری ژیانی خۆیان. با بزانن هەڵبژاردننی هاوسەر خاڵی یەکەمە لە پەروەردەکردنی مناڵە. هەر ئەوە هەنگاوی یەکەمە بۆ پەروەردە، چونکە ئەگەر تۆ ژنەکەت خراپ بێ تۆ هەر هەوڵ بدە چاکیکە. ئەڵێ متى يبلغ البنيان تمامه إذا كنت تبنيه وغيرك يهدمه. ئەم بینایی منە کەی ئەگاتت کۆتایی؟ لە کاتێکا من خشتێکە خەمە سەر ئەو دێ لەولا دوو خشت بەرەدات. ناکێت. ئەگەر تۆ هەرچیەکەی بەرامبەرەکەت بیڕۆخێنێ قیمەتی نییە. پیاو بە هەر باش بێ ژنەکەی خراپ بێت چی ئیسفادەیەکی؟ ژن بە هەر باش بێ پیاوەکەی خراپ بێت چی ئیسفادەیەکی؟ هەرتێکێدا. بۆیە یەکەم هەنگاو ئەبێ ژنی باش هەڵبژێری. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ژن خەڵکەیە بۆ جوانی خوازێ، خەڵکەیە بۆ بنەماڵای خوازێ، خەڵکێ گەنج ئەی گەنج ئەی گەنج تۆ وەکو خەڵکەمەوە کاکە تۆ ئیمانداری، تۆ لەبەر خاتر دین ژن بخوازە. جوانی لەوانەیە تۆزی ڕۆن بکەیتە ناو تاوەیەکە لەو چێ بتەقێتە لەم چاوی ژنەکەتات لەم چاوی تێکدا. ئەوە جوانی چییە؟ وە لە حەزاتێ جوانی نامێنێ. بنەماڵیش لەوانەیە تۆ خواستت تووشی کارە ساتێ بێت. ئەمانە ئەڕوا بەس دینەکە ئەمێنێ. بۆ هەردوو لا دین گرنگە. سێم، زۆر پێویستە لەسەر دایک و باوک عەقیدە و بیرروباوەڕی تەوحید و یەکخواناسی لە ناو دڵی مناڵەکانیانە بچێنن. لوقمان عليه السلام خوای تعالی لەبارەیەوە فەرمێ ئەی فەرموو یا بونەیە لا تشرک بالله. ئەی کوڕی شرینم ئامان نەکەی هاو بەش بۆ خوا بڕیاردەی. رسول الله صلى الله عليه وسلم کاتێک ابن عباس مناڵێکەوە لەگەڵ یا ئامۆزایەتی نصیحەتێکە لەسەر وڵاقەکەی و پێ ئەڵێ یا غولام إني أعلمك كلمات، من چەند وشەیەکت فێرەکەم. احفظ الله يحفظك. تۆ خوا بپارێزە خوای تعالایش ئەتپارێزێ. تۆ یەکتایی و حەقەکانی حەق و مافەکانی خوا بپارێزە، یەکتاپەرستی عیبادەتی خوای پەروەردگار
حەڵاڵ و حەرام بپارێزە، خوای تەعالا شت پارێزێ. چوارم، پێویستە لەسەر دایک و باوک مناڵەکانیان فێر بکەن، زانستیان فێرکەن، ئەدەبیان فێرکەن، حکمەتیان فێرکەن. ئەویش طبعاً بە پلە پلە، بە نەرمی، بە تووڕەبوون نابێ، بە ڕەقی نابێ. خوای پەروەردگارە فەرمێ ادعوا إلى سبيل ربك بالحكمة، بانگ بکە بۆ ڕێگای خوا بە حکمت. طبعاً تۆ کاتی مناڵەکەت فێری ئیسلامەکەی بانگیەکەی بۆ ڕێگای خوا. و هەروەها پێغەمبەری خۆشەویست صلى الله عليه وسلم فەرمێ مروا أولادكم بالصلاة وهم أبناء 7 سنين، مناڵەکانتان فێری نوێژ بکەن لە کاتێکا کە ئەوان تەمەنیان 7 ساڵانە، یعنی حد لە سەرەتای مناڵیەوە کە بەس فهمی کردو بێت تۆ فێریکەی، بەڵام بە عاقڵانە، بە نەرمی. پێنجم خۆشەویستەکانم، پێویستە خۆمان ببینە قودوەیەکی سەرمەشقێکی باش بۆ مناڵەکانمان و هەوڵ بدەین فێریان کەین کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بکەنە سەرمەشق بۆ خۆیان. ولكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. خۆشمان هەوڵ بدەین بە قەدەری توانە قودوەیەکی جوان بین بۆ مناڵەکانمان. شەشەم، عەدالەت و دادپەروەری زۆر گرنگە لە نێوانی مناڵە. ئامان عەدالەت دادگەری با یەک دایک و یەک باوکیانیش هەبێ. چ جا ئەگەر دوو دایکیان هەبێ، هەرچی کێشە هەیە لە دوو دایکیەوە دروستە بێ، ئاگاتان لێبێ تەفریقە لە بینی مناڵەکانتانە مەکەن. یەکێکیان فەزڵ مەدەن بەسەر ئەویتریان، کچ مەدەن بەسەر کوڕاکوڕ مەدەن بەسەر کچە، بچووک مەدەن بەسەر گەورەیە، گەورە مەدەن بەسەر بچووکە. چیرۆک و بەسەرهاتی پێغەمبەر یوسف باشترین دەرسە بۆ ئێمە، بۆ ئەوەی فێرمانکە ئێمە ئاگامان لە خۆمان بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ لەخوا بترسن، دادگەر بن لە نێوانی مناڵەکانتانە، ئامان دادگەر بن، وریا بن. اتقوا الله وأعدلوا بين أولادكم. ئەگەر بەیانی مناڵەکانت خراپ بوون خەتا لە خۆتایە، چونکە عەدالەتت نەکردووە، ئاگات لە خۆت بێ. چونکە نادادی ئەبێتە مایەی ئەوەی حقد و بغز لەناو دڵا دروستەکە، ئەو مناڵانە قینیان لە یەکە بێ، ئاگات لێ بێ. حەوتەم، نەرمونیانی و بەزەیی زۆر گرنگە. لە ئێمە نییە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم کێ بەزەیی بە مناڵی بچووکان هەیەتەوە، من لم يرحم صغيرنا. هەشتەم، خۆشەویستەکانم، مناڵەکان با هەر لە مناڵیەوە فێری نوێژیان بکەین، فێری خێرکردنیان بکەین، فێری ئەمانەتیان بکەین، ئەمانەت پارێزی، فێری ئێمە خۆمان قودوەیەکی باش بین، لەبەر چاوێنە ڕێز لە دایک و باوکمان بگرین بۆی بەیانی ئەوانش ڕێز لە ئێمە بگرن. ئەگەر تۆ ڕێز لە دایک و باوکت نەگری، چۆن ڕۆژێکیان پیاوێکە خراپە بێ بەرامبەر بە دایکی، ڕۆژێکیان مناڵەکەی لە دەرسی هونەریە وێنەیە دروستەکە، وێنەی خانوویەک دروستەکە، باوکی دایکی لە خانوویەکی بۆ کردو، یعنی توان بڵێم کولبەیەکی بچکی بۆ کردو لە دەم دەرگا بۆ ئەوەی لەناو ماڵە نەبێ. ئەمیش وێنەیەک دروستەکە و خەریتەی خانوویەکی شوێنێکی بچووکیشی بۆکە دێ پیشانی باوکێدا. ئەمیش ئەڵێ چییە باوەیە، ئەمە بۆ ئاوا کردتە، ئەمە چییە، ئەمە چی؟ ئەڵێ ئەمە خانیە بۆ داهاتووی خۆم ئەیکەم، بۆ خۆم و کاگەر ژنە ماوەڕ ئەمانە. ئەڵێ ئەمەیان چی؟ ئەڵێ ئەمیش بۆ تۆیە. ئەڵێ بۆ باوە من ئەخیت؟ ئەڵێ بەڵێ ئەوە تۆ داپیر من قسەت ئەبێ. زۆر گرنگە ئاگامان لە خۆمان بێ. یعنی ئەگەر ئێمە مناڵەکانمان ڕانێنین لەسەر چاکە، ڕانایەن دوایی جمعانە هەموو جمعە مناڵەکەت لەگەڵ خۆت برد بۆ مزگەوت فێریکە بە 1000 دینار 500 دینار بدە دەستی ئەو بیخاتە ناو سنووقی مزگەوت، با فێر بێت، فێر بەخشیندەیی بێت. ئاوا فێری کە بەیانی ئەو مناڵە لا نابێت، بەخشیندە ئەبێت. مناڵەکانمان بپارێزین لە هاوڕێی خراپ، لەوەی کە تەماشای چیەکەن لە ماڵت. تۆ ئەگەر تەلەڤیزۆنەکەت هەرچی قەناتی خراپی هاتی هەیە، ئەو هەموو قەناتە خراپە نێژە، وەڵامە کوردیە، قەینا کوردی خۆمانە لە ماڵ و قەناتەکان بڕۆرە بۆ ماڵ، چی بەکەڵکی مناڵەکانت نایە فەسادیانەکە بیسڕۆ. هاوڕێی باشیش زۆر گرنگە، چونکە ئینسان لەسەر دینی برادەرەکەیەتی. زۆر دوعاکردن خاڵی کۆتاییە، دەیەمە زۆر گرنگە دوعا بۆ مناڵەکانمان بکەین. لەگەڵ ئەم هەموو ئەسبابەی کە وەرێگرین دوعاکردن زۆر گرنگە.
ربي اجعلني مقيم الصلاة سي چۆن دوعاکە ئیبراهیم عليه السلام خوایە وام پێ بکەی دائما نوێژ بکەم دوعاکە دائما نوێژکە ئێمە قەت ئەو دوعاکەین خوایە یارمەتیم دەی دائما نوێژ بکەم ومناڵەکانیشم ومن ذريتي ربنا هب لنا من أزواجنا أما صفات عباد الرحمن ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين خوایە ژنەکانمان هاوسەرەکانمان مناڵەکانمان کەسانێکی چاک و ڕێک و پێکیان لێ دەرچێت گرنگە بزانین کە تەربیەی مناڵ تەنها خواردن و جلوبەرگ نییە بەڵکو بنیادنانی ئیمانە بەڵکو چاندنی بەهاکانە بەڵکو دروستکردنی نەتەوەیەکە اللهم أصلح أزواجنا وذرياتنا يا رب العالمين